لە ماوەکانی ڕابردوو باسمان لەوە کرد کە بەرزی و گرانی باج لەسەر بەشێک لە میوەکان لە گۆڕەپانی میوەی زاخۆ گرفتی بۆ بازرگانان دروست کرۆ، بەڵام ئێستا باج لەسەر بەشێک لە میوەکان لەو گۆڕەپانەی زاخۆ کەم کراوەتەوە. حەسەن محەممەد پەیامنێری کورسات نیوز هەندێک زانیاریمان لەسەر و پرسە بۆ دەخاتەڕ. ام للريفابريا گشتیا چاندنا زاخوی نجبوی هنده بزانین دماهیک بریار لسر بهای بشک جزرزوات و فقی چه بویا و جبوی زانیاری زیاتر لسر اوه چندی جریفابری گشتی سلمان محمد جهور دیگل مده تد اگر تدیگل مهاری کار بی دم بحث لهنده بکی او چه جور برهم بوینه کو باج برینو که کفتی سر هر واسا بهای باجش چنده بو چنده هاتا کم کردن. دست پێک بخێراتن بابەت بۆجێ ساڵانە ڕۆژنامەکە کشتکالیت تا دروستکردن بە هەماهەنگی گەل هەمی ڕێبەرین گشتیان سنوورێ هەرێما کوردستانی شێوەیەکی گشتی ئەو ڕۆژنامە کشتتوکالی بوو مەدیار دەکەن دەمێ پێگەشتنا هەر بەرهەمێکی ناوخۆی لوی دەمی باش دەکەفتە سەر هەوردەکردنا وی جۆرە بەرهەمی یانژێک دێ ئێتا قەداقیکردم ئێکجاری ئەگەر ئەو بەرهەمە بەشێ هەمی هەرێما کوردستانی کاریدان ناوخۆی بێتەکردنی الوێرێ لەژبەر کەش و هەوای و کارتێکردنا کەش و هەی و باران زۆر کارتێکردنەکە زۆر لەسەر هەندێک جۆرە بەرهەمین کشتتوکالی هاتەکردنی وەکو قەیسی وەکو خۆخ وەکو گێلاس وان کەش و هەوای کارتێکردن سەرکردن ئەو جۆرە بەرهەمە تێرە کارینانە ناوخۆی نهاتەکردن لەوە بی ئەگەرێ گرانبینە بەهای وانە حکومەتە هەرێما کوردستانی بردیار دا وەزارەتە کشتتوکالی و تایبەتی سپاس بۆ جناب والی زاخۆ سەرپەرشتیدارە سەربەخۆی زاخۆ ئەو هەماهەنگی گەلمە لەگەل لایەن پەیوەندیدار باج ئێکجاری سەروان جۆرە بەرهەمە هاتە ڕاکردنی وەکو قەیسی و خۆخ و گێلاس. اگر بحث الهند بکی بهای باجه برینو که چند بویل سر اوان چکی وقت مگل خدای نویسنگه هن هورده کنا فقی آخفتی گوتی بهای باجه نزدیکی بجن $1000 بود $12,000 هاتا بلند کردن برینو که اگر بهای دست نشانگیری چند بول سر اوان جور فقی بابت باجه سر وان جوره برهما مثلا می بیشن گیلاس باج سر گیلاس $1000 بی بو هر کیلویی که بو خوخه و قیسیه $500 بی گوری باجت گوری روزنامه کشتتوکالی اف باجت کتا سر هوردکردن وان جوره کشتو برهما. زور سپاس سلمان محمد کو ریوبری گشتل ریوبری چندان خود گل مدابی بله او زانیاری مول سر دماهیک بریار کوجلای وزارت چاندن و در کفتی سبارت بهای باجل سر بشکا زرزوات و فقی پشتی دوجار ناراضی بونا خودان نویسنگه هن هوارده کردن فقی لگوراپان نیو دولتی فقی لزاخو